نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلامي خواهي قورتان لبي میوانانی ماڵی خوا، السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوارم لفرودگار بخاطر ناو جوانکانی بخاطر اسمی عظمی خوی شفای همون نخوشکان من بدا، و هەروە داواکارم لە پەروەردگار هەر کەسێ کێشەیە گرفتێکی خوای گەورە بۆی چارەسەر بکە ئینشاءالله تعالی. ئیماندارانی خۆشەویست، لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار بابەتێ بەرچاوم کەوت حەزم کرد لە خزمەتی جەنابتانە باسی کەین. ئەو شەوەیە بە عنوانی ئەوەی ئەو کەسانە کێن لە ڕۆژی قیامەتا لە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم نێزگن، واتە نێزکترین کەس لە ڕۆژی دواییدا ئەگەنە خزمەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم کێن ئەمانە؟ خوای پەروەردگار جەل جەلالوو لە قورئاندا باسی کردو، باسی پێغەمبەری نازداری کردو بۆمان. هیچێ لەوانە ئەفەرمێ: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. پەروەردگار جەل جەلالوو یەکەمی ئەوەیە هەر کەسێ زۆر سڵاوات بە دیاری پێغەمبەر بدا عەلەیهی السەڵاتو وەسەلام، زبانی تەڕ بکە، پاراو بکە بە ناوی ئەو لە ڕۆژی قیامەتا لە نێزگی ئەو دادەنیشێ. چونکە ئینسانی موسڵمان و ئینسانی بڕوادار ئەمە خوای پەروەردگار وعدی پێداوە. یان وتیانە: یا محەممەد إن ربك عز وجل يقول أما يرضيك أن لا يصلي عليه أحد إلا صليت عليه 10 ولا يسلم عليه. واتا خوای پەروەردگار بە پێغەمبەری وتووە عەلەیهی السەڵاتو وەسەلام: ئەی محەممەد عەلەیهی السەڵاتو وەسەلام، ڕازیت دەکەین بەوەی سڵاواتدانی خوای پەروەردگار و مەلایکەکان بەسەر پێغەمبەری نازدارە عەلەیهی السەڵاتو وەسەلام، وەخوای گەورە کردێتێ وعد هەر کەسێ یەک سڵاوات بدا بە دیاری پێغەمبەرە، خوای گەورە 10 سڵاوات بە دیاریەدا عەلەیهی السەڵاتو وەسەلام. بە گەورەی ئەو زیکرە جوانەی کە ئێمە دەینێرین بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام. خوای پەروەردگار لەسەر زەویدا مەلایکەی داناوە، لەسەر هەر زبانی بەندەیەک، مسڵمانێک، ئیماندارێک لەم کوڕەی زەویدا، چی لە ئاسمان هەتا حەوت تەبەقەی ئاسمان و بەزەوی، ناوی پێغەمبەری بێ عەلەیهی السەڵاتو وەسەلام، ئەو کەسانە ئەیگوازنەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام. پێی دەڵێن فڵانی کوڕی فڵان سڵاوات بە دیارتەدا. خوای پەروەردگارش کە بانگەکا و ژاڕەدا بە مەلایکەکان، هەموو مەلایکان سڵاوات بە دیاری ئەو بەندەی منا بدەن، چونکە سڵاواتی بە دیاری خۆشەویستەکەم داوە. ئەمجا ناوت ئەو ڕۆژەی بە تایبەتی شەو ڕۆژی جومعە سڵاوات بدەی ئەگاتە پێغەمبەر ڕاستەوخۆ لە هەموو کات و ساتدا، بەڵام ڕۆژی جومعە و بە شەوی جومعە خوای گەورە تایبەتمەندیەکی داناوە. پێغەمبەری خوش لە قەبرەکەیە زنووە، ماوە، حەیە، بەڵام خوای پەروەردگار ئەیگەیەنێ پێی وەڵێ فڵانی کوڕی فڵان سڵاواتی بە دیاری تۆ داوە. چونکە ئینسانی موسڵمان ئەبێ ئەم پێغەمبەرە نازداراوە بە چاو نەمان بینیوە، ئیمانمان پێهێناوە، بە ئیمانەکەی بەڕێبازەکەی بە قسەی دەکەین، ئەبێ لەگەڵمان شابێ لە هەموو کات و ساتە. کە تۆ ئەتەوێ کەسێک نێزگیبی لە ڕۆژی دواییدا، ئەبێ زۆر یادی بکەی، ئەبێ زۆر باسی بکەی، ئەبێ زبانت پاراو بکەی بەو کەسەی بۆی لە قیامەتا کەسێ پێشی تۆ نەکەوێ تۆ نێزێکترین کەسبی لە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دانیشی. کانە ئەقرەبهم منی مەنزیلا، ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەو کەسانەی کە سڵاوات ئەدەن بە دیارمە، ئەکثەر عەلەیه من صلاة في يوم الجمعة فإن صلاة أمتي. هەر کەسێ لە ڕۆژی قیامەتە لە ڕۆژی جومعەدا سڵاوات بە دیارم بدا، ئەو سڵاواتەنە دێنن بۆ من و دەیبینم، پێم دەڵێن، و ئەو کاتەش خوای پێغەمبەری خوا فەرمێ ئەوە کە نێزکترین کەسە لە منەوە. ئازیزانە خۆشەویستان، دووەمیان
کۆمەڵێ ترمان هەیە نێزگن لە ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئەم کەسانە کێن؟ ئەو کەسانە ئەوانن کە ڕەوشتیان جوانە، ئیمانداران کە ڕەوشتیان جوانە. پێغەمبەری خوا فەرمێ ئەو کەسە کە لە منەوە نێزگە ئەو کەسەیەکی ئەحسەنهم ئەخلاقا. یان لە فەرمایشتێکی تردا فەرمێ ئەلا ئەخبیڕکم، ئایا پێتان بڵێم وەئەقربکم منی، نێزک بێ لێم یان خۆشەویست بێ لای من ئەو کەسە. ئەسحاب و یاوەران فەرمویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا، سێجا ئەمەی دووبارە کردەوە، ئایا ئەتانەوێ پێتان ڕاگەێنم ئەو کەسەی لە من بۆ من خۆشەویستە و نێزگی منە لە قیامەتە؟ ئەسحاب و یاوەران چاوەڕێیان کرد بۆی پێغەمبەری خوا، سێجا لەسەر یەک تکراری کردەوە و لە سێم جا پیانی فەرموو ئەوان شتیان بڵێ ئەی پێغەمبەری خوا، فەرمووی ئەو کەسەیە کە ڕەوشتی جوانە، ئاکاری جوانە. ئیمانداران، ئەمڕۆ ئێمە زۆرینەی مسلمانانمان، ئەم زەمانە زۆرینەی ئیمانداران مسلمانان لە عیبادەت لەوەیە کەم تەرخیمەکەیان کەمتر بێ، بەڵام تەماشاکەی لە کار و کردار، لە ڕۆژانەی لە کار و معاملەی ڕۆژانەی سێرەکەی کەمتر خەمە یان ئەبینی نوقسانە. بۆ ئێمە بتوانین ڕەوشتمان جوان بکەین و جوانتری کەین. ئەگەر جوانە جوانتری کەین، ئەگەر شتێ خراپە لای بین بۆی نێزگی پێغەمبەری خوا بین عەلەیهی السەڵات وەسەلام. سێمیان ئیماندارانی خۆشەویست ئەو کەسە ئەوەیە کە لەسەر ڕێبازەکەی بە قسەی خوا بە قسەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەکا و خۆشەویستە لە دڵیدا و ئەوەی ئەو ئەڵێ لەسەر قسەی ئەوە و لەسەر قسەی ئەو دەڕوا. ئەو کاتە ئەم ئینسانە ئەم مرۆڤە نێزێکترین کەسی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. بەڵام ئەمڕۆ ئەبینی زۆرینەمان ئەم شەگەڕێتەوە هەر بۆ معاملە، بۆ مامەڵە. ئەهلی مزگەوتە، ئەهلی جمعە و جەماعەتە، ئەهلی چاک و خەیرە، بەڵام ئەبینی زەق زەق لە ناو کار و کرداریا هەڵەی زۆر گەورە هەیە، بەڵام هەڵ نادا بیگۆڕێ. لەگەڵ نوێژەکە و عیبادەتەکەی یەک ناگرێتەوە، هەڵ نادا بیگۆڕێ ئەو ڕەوشتە بیکاتە ڕەوشتێکی جوان. چونکە لایق نییە بۆ ئەم پیاوە، لایق نییە بۆ مافرەتە، لایق نییە بۆ ئەم گەنجە، لایق نییە بۆ کەسی ئیماندار و مسلمان لە ئاکارەکانی ئەم ئاکارە خراپانە هەبێ یان مخالفەی قورئان و سنت بێ کە خراپ بێ و یان خراپەکاری بێ. خوا پەنامان بدا. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەو کەسە نێزگە لە منەوە کە هاتووەتە سەر دنیا، کاتێ وەفات دەکا دەگەڕێتەوە وەکەوەی هەر هاتووەتە سەر دنیا. یعنی هیچ شتێکی وا ناکا کە خراپ بێ و خراپەکاری بێ. خوا پەنامان بدا. خاڵێکی ترمان ئیمانداران، التاجر الأمين الصدوق المسلم مع الشهداء يوم القيامة ومع الأنبياء. تاجرێکی ڕازگۆ، دوکاندارێکی ڕازگۆ، ئەو کەسانەی کڕین و فرۆشتن ئەکەن، لە کڕین و فرۆشتنەکەیانە ڕاستەکەن، ڕاستی ئەڵێن، غەش ناکەن، فێڵ ناکەن، شت ناشاردنەوە، شتی ئیکسپایر نادەنە خەڵک، شتی حرام لە دوکانەکانیان نافرۆشن، خەڵک تووشی وەی و مصیبەت ناکەن. هەر تاجرێک لە گەورە هەتا بچووک هەتا دوکاندارێک ڕاز بێ لەگەڵ ئیشەکەی خۆیان بە جوانی بە چاکی بە باشی، ئەوە تەکیدی لێبێ ئەو تاجرە نێزێکترین کەسە لە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. بەداخەوە ئەمڕۆ زۆرینەمان نوێژەکەین و عیبادەت دەکەین، ئەو دوکاندارە بەڕێزانە شتەکە هالە ئیکسپایرە لە دوکانەکەیدا، تەماشاکەی دڵی نایە دەری کاوفڕەیدا، شتەکەی ماڵەکەی ئەفرۆشێ، غەشی تایە، فێڵی تایە، ڕاستیەکەی بە بەرامبەر ناڵێ، تەماشاکەی سوێنشی لەسەر ئەخوا، زۆر جار ناڕاستش ئەکا لەسەر ئیشەکەی بەس بۆی چەند درهەمێکی دنیای دەستکەوێ، خۆ ئەو درهەمە دەرئەکەوێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام، خوای پەروەردگار مرۆڤی ئاوردێتە سەر دنیا، ڕزقی حەڵاڵی بۆ داناوە هەتا ئەو ڕۆژەی وەفاتەکە. بەڵام بەعزە جار بەندەکان مرۆڤەکان پەلە ئەکەن لە ڕزقی حەڵاڵ، دەست ئەبەن بۆ ڕزقی حەرام، خۆیان ئەبنە سەبەبەوەی ڕزقی حەرام ڕایکەشت، پەلە ئەکەن خوا هەرەیان داتی ئەوە، بەڵام خوا خستوێتە بەردەمیان حەڵاڵ بە حەرام، بزان کامەی ئەبن. ئایا حەرامەکە زوو دەست ئەکەوێ ئەمڕۆ، بەڵام حەڵاڵەکە ئەبینی درەنگ دەست ئەکەوێ. بۆی ئینسانیش پەلەیەتی
بۆی لە دنیادا زووی دەستکەوێ زۆر جار دەست ئەبا بۆ حرامەکە خوا پەنامان بدە. ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویست ئەو کەسەش تاجرێکی ڕازگۆ لەگەڵ پێغەمبەری نازدارە عەلەیهی السەڵات وەسەلام یان فەرموویەتی یا معشر التاجر إن الشيطان والإثم يحضران البيع ففشوا بيعكم بالصدقة. واتا وريابن أويك تاجر وكرين وفروشتن دكا پیغمبری خواه فرمی علیه الصلاة والسلام الشيطان أدبات مل خرابة ومل هلو مل جناح تاوانا بلا مريابة بوي معاملة قورب كاو زور بكاتوا لبرچاو جوانيا كاوك أمرو أنواع الربا هي بشداري أكي لبرنامج نامەیەکی بۆ نێری یان هەدیەیەکی بچووکە نێری بۆ 100 بۆ 1000 نەفەر دوای هەدیەکەت بۆتێتەوە. ئەوانە گشتی حرامە ئیمانداران. ڕیبا لە بەنقەکان وریابن بە ناوەی تر بە شێوازی تر ئەبێ وریابی هەموو شتێ پارە بوو هەوڵ و تەکانی بۆ نەدەی بزان ئەم پارەیە ئەم ماڵای ئەدەنێ فایزی تایە حرامە حرام نییە بە وردی جوان دیراسەی کەی ئەمجا بیچتە پێشەوە چونکە بەخوا هەموو دنیا ئەو پارە بدەنێ بەرەکەتی نییە و تەکیدی لێبێ دوو لە ڕوو جەنابتان سەری خۆت و ماڵ و مناڵ شەخوا پارەی حرام پارەی ڕیبا ئیسفادەی نییە چونکە ڕیبا وەرگری وەکەوەی لەگەڵ خوا و پێغەمبەر شەڕەکەی تۆ تتصورکە یعنی تو دژایەتی خوا و پێغەمبەرەکەی عەلەیهی السەڵات وەسەلام ئەیتر کەسێکش ئەگەر ڕوبەڕوو خوا و پێغەمبەر بێتەوە ئەبێ چی مەسیرێکی ئەبێ خوا پەنامان بدە ئەبێ زۆر وریابین مسلمانە ئازیزەکان. خاڵێکی تر پێنجەممان ئەوەی دوو کچ یان دوو کوڕ یان دوو خۆشک ئەمانە بەخێو بکا بە جوانی ئەوە لە ڕۆژی قیامەتە یان دوو هەتیو لە ڕۆژی قیامەتان ێزگی ڕەسوول اللهە صلی الله علیه وسلم. زۆر بایەق بدەن بەوەی کە ئینسانێ دوو خوشکی هەیە یان لە ماڵە دوو کچ سێ کچتەیە یان دوو برای بچووکتەیە یان کەس و کارێک دەوروبەرت باوکی نەماوە تۆ سەرپەرشتیانیان ئەەکەی لەمانە هەر کامنی بوو بە جوانی بکە تۆ بەو کردەوە ئەچیتە نێزگی ڕەسوول الله صلی الله علیه وسلم دانیشی چونکە پێغەمبەری خوا فەرمانی وتووە لەسەر ئەمە هەر کەسێ ئەمە بکە چکاوانە کەسیان نییە بێکەسن تۆ ئەگە کەفالەتیان بکەی و سەرپەرشتی جوانیان بکەی پێغەمبەری خوش کەفالەتی ئەو دنیات بۆ دەکا و لە نێزگی خۆی داتەنا چونکە ئەمڕۆ پێویستمان بەمە ئیماندارانی خۆشەویست خاڵی کۆتاییمانەوەیە ئەو کەسانەی کە پێغەمبەریان صلی الله علیه وسلم لە دڵەوە زۆر خۆشگەرەک لە دڵەوە زۆر خۆشگەرەک زۆر جار من بایەخ لەوە دەم خۆشەویستی پێغەمبەر لە دڵایە لە کردار هیچ کاتێ ڕەنگ ناداتەوە ئیلا لە دڵە نەکوڵێ بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. یەکێ لەو پیاوە بەڕێزانە یەکێ لەو زانا و زاهیدانە ئەفەرمێ یەکێ لە پیاوچاکانە ئەفەرمێت کاتێ نەخەوش کەوتم من نیمەی جەستەم ئفلیج بوو نیمەی جەستەم ئفلیج بوو ئیتر هیچم پێ ناکرا واتە جەستەم بکە دوولاوە لایەکی هەمووی لە خوارەوە تا بانەوە ئەمڕۆ زیاتر ئەڵێن جەڵدەیە خۆمان مەشهورە لای خۆمان ئەڵێ هەرچیم کردم توانی چی بکەم زۆر ئەیلا ئەولا و دکتۆری ئیسفادەی نەبوو ئەڵێ ئیتر شەوێک لە شەوان دانیشتم بۆم هات چەند بەیتە شعرێک چەند مەدحێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەدحی پێغەمبەرم کرد زۆر بە دڵ بە کۆڵ لەگەڵیا گریام ئەڵێ مەدحەکە دوای چەند شەوێ پێغەمبەری خوا هاتە خەوم بینیمی وتی ئەوە ئەو قسانە و ئەو مەبەستانە مەبەستە چییە فەرموویەی پێغەمبەری خوا ئەمە مەبەستم تۆ بوو چونکە دنیام خەریکە تەواو دەبێ و دەگەڕێمەوە بۆ لای خوای پەروەردگار ئەگەر نووسیەتشی بۆ لای تۆ ئەوش فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی هێناوە بان دەستی مبارەکی پێغەمبەری خوا هێناوە گیان بان گیانما ئەڵێ لەما بوو هاتمە خەوا کە هاتمە خەوا سێرەکەم بە پێی خۆم ئەتوانم ڕێکم ئەڵێ چوومە دەرەوە کە سوکارم بینیمی زۆر عەجایبیان هات وتیان چۆن دەتوانی وتی وەرن کۆبنەوە وەرن شەو خەوم بینێ بە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام
هاتۆتە خەم و هاتۆ بۆ لام وتێتی مەدام تۆ ئەم وتەشرینانەی لە دەمتەوە دەرچووە ئەوە من شاتوم خوای گەورە ئیزنی داوم کە بمە سەبەبی شفای تۆ. ئیمانداران تەماشاکەن پێغەمبەری خوا بووە سەبەبی شەفای ئەم پیاوە. پیاوچاکان ئاوا ڕانوێنێتی، ئاوا تەماشای گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دڵا کردووە، بۆیە ئەوان زۆر زۆر لە خۆیان لە هەموو شتێ خۆشەویستتر بووە لایەن و بۆیە بەردەوام لە سەرزاریان بووە و بەردەوام غەمیان بووە و بەردەوام لەگەڵیا بوونە. یەکێ لەو پیاوچاکانە فەرمێ ئیمامی سەخەویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ وتەی کێ وتەی خۆیەتی حەدیث نییە ئەمە، ئەفەرمێ هەر کەسێ سڵاوات بە دیاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بدا لە ڕۆژی جومعەدا لە دوای عەسر 8 مەڕە ئەفەرمێ 80 جار ئەوە ئەفێتە چی غوفر له ذنوب 8 عامە. 80 جار ئەگە سڵاوات بدەن پیاوەڵێ پیاوچاکە ئەڵێ 80 ساڵ خوای گەورە لە گوناحی خۆشە بێ. ئەوان ئاوا ڕوانێتی ئیمانداران. بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسە دوور بێ لە من، ئەو کەسە دوور بێ لە من وانای من دێ لای و ذکر و سڵاوات نادا بە دیارم. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ بەخیلە بێوەفایە ڕەزیلە. کێیە ئەی پێغەمبەری خوا؟ ئەوەی ناوی پێغەمبەر تێ سڵاوات نادا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ یا عەلی ئەی ئیمام عەلی هەر کەسێ منی لە یاد کرد ڕێگای بەهشتی لە یاد کردووە. تەماشاکە یا عەلی بە ئیمامی عەلیە فەرمێ هەر کەسێ منی لە یاد کرد. یادخستنەوەی پێغەمبەر بە زبانە بە تەذکیرەیە بە باسکردنێتی و ئەگەر لە یادی کرد ئەو کاتە ڕێگای بەهشتی لە یاد کردووە. ئەو دوعایانەی قبوڵ بێ ئەمانە بێ لا يزال الدعاء محجوبا. دوعا ڕاگیرە ئیمانداران. هەموو چەندێ دیعا بکەی لە شەو نوێژدا لە ڕۆژە دوعاکەت لەسرت بەرزە بێتەوە احتیمالەن ئەوەی سەقفی ماڵەکەت یان بگاتە ئاسمانی یەکەم بەڵام قەت سەر ناکەوێ ناچێتە جێگای خۆی. پێغەمبەری خوا فەرمێ ئیلا چی حەتا یوصلی هەتا سڵاوات بە دیاری منانەدا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەگە سڵاواتی دا ئەو دوعایە خوا قبوڵ ئەکا وەری دەگرێ ئەچێتە دیوانی خوا. بەڵام ئەگەرەوە نەبێ ئەو دوعایە ڕەت دەکرێتەوە بۆی ئینسانی مسلمان. ئەمانە گەشتی لە فەزلی پێغەمبەری خوایە. هەوڵ دەین لەو 6 تاقمە یەکێکی ئێمە بین بۆی لە ڕۆژی قیامەتە لە نێزگی پێغەمبەری خوا دانیشین. لەو کەسانە بین خۆشەویستی ئەو بین نێزگی ئەو بین. خوای گەورە هەمومان لەو کەسانە بکە کە لە نێزگی ڕەسوول الله دانیشن و لەو کەسانە منشکە لە دنیادا خەوی پێوە ببینین و بینە خۆشەویستی ئەو. خوای گەورە ڕەحمە مولایەتمان بکە عاقیبەت خێرمان بکە لەش